بەشی سێهەمی هەڵسەنگانی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیست ئێران لە ژێر ناوی ترس لە گەشە و پەرەسەندنی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان گرنگترین هۆکاری دەستپێکردنی دانوستانەکانی ئێران و ئەمریکا. سێهەم، ڕۆڵی بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی کۆمەلگا و هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە گۆڕانکاریەکانی ئێستادا. قبولکردنی سیاسەتی گۆڕینی ڕێڕە و ئاراستەی سیاسەتی دەرەوە و گۆڕانکاریەکانی پاشمردنی ئیبراهیمی ڕەئیسی لە بنەڕەتدا وەڵامی دەسەڵات بوو بە پەرەسەندنی نیگەرانیەکان سەبارەت بە گوشارە جەماوەریەکان لە خوارەوە. بەردەوامبوونی بێپسانەوەی ئاخێزی شۆڕژگێڕانی جەماوەریش لە بواری ئازادیە مەدەنی و کۆمەڵایەتیەکان و داواکاریە چینایەتیەکان، بایکۆتی بەربڵاوی هەڵبژاردنەکانی مەجلیس و تەنانەت سەرۆکۆماری دەسەڵاتی لەگەڵ ئەو ڕاستیە بەرەو ڕووکردوێتەوە کە مەترسی سەرەکی بۆ سەرمانەوەی نظامی ئیسلامی سەرهەڵدان و تەقینەوەی ناڕەزایەتی و تووڕەیی جەماوەرە. ئەوان کە ئاکام و کاریگەریەکانی ئاخێزی شۆڕژگێڕانی جەماوەر گەلێک نیگەرانی کردوون، بە مەبەستی ڕزگارکردنی دەسەڵاتەکەیان کەوتونەتە خۆ. ئەوەی کە هەندێک لایەن لەشکەرکێشی ترامپ و هەڕەشەی بۆمبارانکردن بە هۆکاری سەرەکی پاشەکشەی ڕژیم و دانیشتن لەسەر مێزی دانوستان لە قەڵەمەدەن، یان لە ڕۆڵ و پێگەی بزوتنەوەی جەماوەری بێئاگان، یان ئەوەی کە لە هێز و توانای لە بنەهاتووی جەماوەر دەترسن. دەسەڵات هەوڵەکانی خۆی بۆ کەمکردنەوەی گوشارە جەماوەریەکان و ڕێگری لە مەترسی تەقینەوەی جەماوەری بە دەستنیشانکردنی مەسعودی پزیشکیان و گرتنەبەری سیاسەتێکی نوێ بەرامبەر بە حیجابی ژنان و هتت دەست پێ کردووە. قبولکردنی دانوستان لەگەڵ ئەمریکا بە هیوای کەمکردنەوە یان هەڵوەشاندنەوەی گەمارۆکان ڕێگەیەکە بۆ کەمکردنەوەی قەیرانی داڕمانی ئابووری و شکستەکانی لە هەموو بوارەکاندا و لەم ڕێگەیەشەوە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو بزوتنەوە بەهێزە داواکاری تەوەرانەی کە تەنانەت یەک ڕۆژیش دانەمرکاونەتەوە. ئەوان کە ئاکام و کاریگەریەکانی ئاخێزی شۆڕژگێڕانی جەماوەر گەلێک نیگەرانی کردوون، بە مەبەستی ڕزگارکردنی دەسەڵاتەکەیان کەوتونەتە خۆ. ئەوەی کە هەندێک لایەن لەشکەرکێشی ترامپ و هەڕەشەی بۆمبارانکردن بە هۆکاری سەرەکی پاشەکشەی ڕژیم و دانیشتن لەسەر مێزی دانوستان لە قەڵەمەدەن، یان لە ڕۆڵ و پێگەی بزوتنەوەی جەماوەری بێئاگان، یان ئەوەی کە لە هێز و توانای لە بنەهاتووی جەماوەرە ترسن. دەسەڵات هەوڵەکانی خۆی بۆ کەمکردنەوەی گوشارە جەماوەریەکان و ڕێگری لە مەترسی تەقینەوەی جەماوەری بە دەستنیشانکردنی مەسعودی پزیشکیان و گرتنەبەری سیاسەتێکی نوێ بەرامبەر بە حیجابی ژنان و هتت دەست پێ کردووە. قبولکردنی دانوستان لەگەڵ ئەمریکا بە هیوای کەمکردنەوە یان هەڵوەشاندنەوەی گەمارۆکان ڕێگەیەکە بۆ کەمکردنەوەی قەیرانی داڕمانی ئابووری و شکستەکانی لە هەموو بوارەکاندا و لەم ڕێگەیەشەوە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو بزوتنەوە بە هێزە داواکاری تەوەرانەی کە تەنانەت یەک ڕۆژیش دانەمرکاونەتەوە. سەرەڕای ئەم هەڵسەنگاندنە پێویستە سەبارەت بە ڕۆڵ و پێگەی ئۆپۆزیسیۆن ئاماژە بە چەند خاڵە بکەین. یەکەم، بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی سەرەڕای ڕۆڵی بەرچاوی لە گۆڕینی سیمای وڵات هێشتا نەیتوانیوە ئاڵتێرناتیڤی جێی مەبەستی خۆی بخاتە ڕوو. هۆکاریان بابەتە ئەوەیە کە بزوتنەوەی ئێستای خەڵکی ئێران سەرەڕای گەشەی ڕێکخراوبوون لە ناو کرێکاران، مامۆستایان، پەرستاران و خانەنشینان یان گەشەی ڕێکخراوەکان لە ناو ژنان، خوێندکاران، پارێزەرانی ژینگە و ڕێکخراوە ناحکومیەکان لەسەر ئاستی نەتەوەکانی وڵات هێشتا نەیتوانیوە ناوەندێکی گشتی ڕێبەرایەتی خەباتکارانە بە بەشداری ڕابەرانی ناو ئەو بزوتنەوانە ڕێک بخات. ئاشکرایە کە ئاست و قەبارەی سەرکوتی فاشیستی ڕژیم هەوڵی دەسەڵات بۆ بێسەرکردنی بزوتنەوەکە، زیندان، ئەشکەنجە، دەرکردنی سەزای ئیعدام و جێبەجێکردنی ئیعدامی بەربڵاو لە سەرتاسەری وڵات ئامرازەکانی ڕژیمن بۆ ڕێگریکردن لە ڕێکخراوبوونی سیاسی ئاخێزی شۆڕژگێڕانی جەماوەری ئازادی خواز و بێبەش و ستەملێکراو. هەوڵەکانی ڕژیمیش پشت بەستووە بەوەی کە بەسەر لە نوێ خۆڕێخستنەوە و گۆڕینی ڕێڕە و ئاراستەی سیاسی لە بوارە جۆرا و جۆرەکاندا لەم دەرفەتە کەڵک وەربگرێت و ڕێگە نەدات گەشە و پەرەسەندنی بزوتنەوەکە بگاتە ئاستێکی بێگەڕانەوە. لەم ڕاستایەدا دەبێت جەخت لەسەر ئەم خاڵەش بکەینەوە کە تەنها ڕەوتێکی کە دەتوانێت ئاڵا هەڵگری ویست و داواکاری ئازادی، دێمۆکراسی، یەکسانی و هاوپشتی و یەکگرتووی ئینسانی ئاخێزی شۆڕژگێڕانی ژن ژیان ئازادی بێت بریتیە لە هێزە چەپەکانی کۆمەلگا. واقعیت ئەوەیە کە تەنها جەریانێکی کە بە شێوەیەکی ڕوون و شەفاف پشتیوانیە کات لە خواستە ئازادی خواز و عەزاڵەت خوازە داواکاری تەوەرەکانی بزوتنەوە پێشڕە و پێشکەوتن خوازە جەماوەریەکان بریتیە لە چەپی لایەنگری سۆسیالیزم.
تەنها ئەم ڕەوتە چەپەیە کە بە شێوەیەکی لێبڕاوانە و ڕاشکاوانە پشگیری ئەکات لە ویست و داخوازیەکانی وەک ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، یەکسانی ماف و مافی هاوڵاتی بوونی یەکسان بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، مەیلی جنسی، نەتەوە، زمان، کەلتور، ئاین و بیر و باوەڕ و تاکە کەسیەکان، مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی ئێران و پێداگری لەسەر یەکگرتووی دڵخوازانەیان، دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر، پەروەردە و بێهداشتی بێبەرامبەر، دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی هەرزان و گونجاو بۆ ژیان، سەر لە نوێ ڕێخستنەوەی ئابووری وڵات لەسەر تەوەری پێداویستیە بنەڕەتیەکانی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش، قبولکردنی دموکراسی و مافی خەڵک لە دیاریکردنی سیستەمی حکوومەتی جێگرەوە و هەروەها داڕشتنی یاسای بنەڕەتی نوێ. پێویستە گرنگێکی تایبەت بەم خاڵەش بدەین کە ئۆپۆزیسیۆنی ڕاست، سەڵتەنەتخواز و ڕێکخراوی مجاهیدین لە بنەڕەتدا دژ بەو ویست و داواکاریانەی سەرەوەن. ئەوان بۆ پرسی ئازادیە سیاسیەکان کۆمەڵێک شەرت و مەرج و ئەگەری ڕوونیان هەیە دژ بە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان لە ئێران و نەهێشتنی جیاوازی لەسەر بنەمای نەتەوە لە ژێر ناوی جیاخوازی و بەرگری لە تەواوەتی خاکن و سەر لە نوێ داڕشتنەوەی پێکهاتەی ئابووری وڵات و دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر بە ئاستەنگ لەسەر ڕێگەی گەشەی ئابووری و بە زیانی کار و کاسبی خاوەنکاران دەزانن. بێهۆنیە کە سەڵتەنەتخوازان و مجاهیدین لەگەڵ دروشمی ژیان ئازادی بە توندی دژایەتی دەکەن و دروشمی جێگرەوەیان بۆ دیاری کردووە. لەسەر ئەم بنەمایە ئێستا دەرفەتێکی مێژووی و بێوێنە بۆ سەر لە نوێ خۆڕێخستنەوەی چەپ لەسەر بەستێنی وەرچەرخان بەرەو چەپی قوڵایی کۆمەلگا و گەڵاڵەکردنی دروشمی واقعی و ویست و داواکاری ڕوونی چینایەتی دروست بووە. ئەگەر ئەم دەرفەتە مێژوویە بە دروستی لەلایەن هێزە چەپەکانەوە لە بەرچاو بگیرێت، چەپ دەتوانێت زیاتر لە جاران سەبارەت بە ڕۆڵی ڕێبەرایەتی خۆی لە ڕێخستنی بزوتنەوە ڕادیکاڵەکانی کۆمەلگا لەوانە ژنان، کرێکاران، نەتەوەستەم لێکراوەکان، خانەنشینان، پەرستاران، بێکاران، دادخوازان، مامۆستایان، ژینگە پارێزان، خوێندکاران و ڕووناکبیران هیوادار بێت.